یەکێتە لە هۆکارەکانی نەمانی سیلەی ڕەحم و خزمایەتی دوو لە ڕێبەڕێستان چاوچنۆکییان دێ خاوەن ماڵە. خەڵکی وایە دەشتە ماڵەکەی سوبحان الله پەشیمان دەبیتەوە، ئەوەندە ئەکروزێتەوە، ئەوەندە باسی گرانی شتەکە لەسەر سفرەکە، بەخوا کاکە فڵان شتە کڕی نایە، بەخوا گرانیە، ئەمەم بۆ کڕی بەوەنە، ئەوە باە ئەوەنەیە کڕیمە، ئەویان ئەوەیە. یعنی کاتی سبحان الله کە تۆ دانیشی لە ماڵە نانەخۆی خۆت بە سوالکە دەزانی، وەکو سوالکەری خۆت دێتە بەرچاو. کاکە خۆ من لەسەر مانگ ناژیم، من لەسەر خۆر و ئاسمان ناژیم، ئەزانم گرانیە، ئەزانم شت گرانە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئینسانی کەم عەقڵ حاشازری ئەو کەسەیە لای میوانە باسی سعری خواردنەکە، ئەکروزێتەوە. ئێکە ماڵێک وابوو من ناچارم ماڵی نانی لە ماڵ نەخۆم، بەخوا جارێ دوو جار تەواوتر بخۆم عاقڵە بم نانی لە ماڵ ناخۆم. بۆچی؟ لەبەرەوە بە زەیم پیادێت خۆم بە ساڵکە دێتە بەرچاو، وەکوی لە ڕای خوا هاتۆ تێر نانمی کردووە. ئەی بە ئینسان بەم شێوەی نەبێ لەگەڵ خاوەن ماڵە. ڕێزگرتن ئەوە نییە ئەو زەیتونە خۆی کیلۆی 10,000 پێداوە، ئەمە ڕێزگرتن نییە. بڵێ فەرموو ئەو زەیتونە بخۆ، بەس باسی سعر مەکە. ئەگەر ئابە و شێوەیە بووین گلەیی مەکە خەڵکی نایە بۆ ماڵەکەمان. بەڕاستی زۆر جار بەداخەوە لە جیاتیەوەی کە ڕۆیتەوە ماڵە دڵخۆش بی سەر و دڵ تەگرێ، خەفەتبارە بی، خەمبارە بی، بێتاقەتە بی، چونکە بەڕاستی ڕێز لێ ناگرێ، باسی خواردن دەکا. بۆی ئەم خاڵە زۆر ئاگاداری بن ئینشاءالله لای میوانە باسی خواردن و گرانی مەکەن، باسی گرانبوون مەکەن، بە تایبەتی لەسەر سفرەکە یا پێش سفرەکە سەر و دڵی مەگرە. هیوادارم ئەمە چەند خاڵێک باسمان کرد بە خۆماندا بچینەوە، ئەگەر خەلەلەکان لە خۆماندایە بۆتە هۆکاری ئەوەی کە هاموشۆ کەم بێتەوە با بە خۆماندا بچینەوە و ئاگامان لە ژن و مناڵەکانمان بێ، بە ڕێز و بە حورمەتەوە بچینەوە ماڵی خەڵکی و کەسێکیش هاتە ماڵەکەمان ڕێز و حورمەتی لێ بگرین، بەڵام کاتێکیش خۆمان تاوانبارین گلەی لە خەڵکی نەکەین.